بۆیە میوانداری دکتۆر فازڵ سەیرەفیمان کردووە شرۆڤەکاری ئابوووریە لە نەجەفەوە لەگەڵمانە. دکتۆر فازڵ ئەم کاتت باش سڵاوت لێبێت. ئەمێ سەرەتا لەوە دەست پێ بکەم، گرنگی بە بانکینکردنی موچە چییە؟ بۆ کاتێک کە موچە خۆرێک ماگانە موچەی هەیە پێویستەکە ئەم موچەی بە بانکین بکرێ. شكرا زۆر سپاس بۆ ئەو میوانداریە، هەروە زۆر سپاس بۆ کەناڵی کوردستان 24 بەڕێز و ئەوانەی کاری تێدا دەکەن هەموو کارمەندەکانی کوردستان 24. هاڵبەتە ئەم بابەتە دەتوانین بڵێین کە دوای بڕیارەکانی دادگای فیدراڵ لە دەرکردنی ڕێنماییەکان و بە ئاراستەکردنی بەڕێز محەممەد شیاع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لەبارەی گرنگی بە بانکیکردنی موچەی فەرمانبەران لە ڕێگەی بانکی TBIەوە لە بە نیشتمانیکردنی موچەی فەرمانبەران بۆ فەرمانبەرانی سەرانسەری عێراق. هەروەها شەوی ڕابردووش کە هەنگاوێکی زۆر گرنگی بەرامبەر هەنگاوێکی زۆر باش کە یادداشتێکی واژوو کرد بۆ بەنیشتمانیکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەم بانکە. مەبەستم بانکی TBIە. باشە دکتۆر، ئەم هەنگاوە چەند گرنگە بۆ موچە خۆرانەوانی کە ئەیانەوێ بەشدار بن؟ بەڵێ ئێستا من وەڵامت دەدەمەوە. ئەم بانکە پرۆژەی ئەو بانکە کە زۆر پێشکەوتووە لە بەنیشتمانیکردنی موچە بە تێچوویەکی کەمتر و خزمەتگوزاریەکی زیاتری هەیە و باشترین کوالیتیشی هەیە و بە پشتیوانی بانکی ناوەندی عێراقی ئەم بەنیشتمانیکردنە دەرفەت دەخاتە بەردەم فەرمانبەران بۆ ئەوەی موچەکانیان لە ڕێگەی وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستانەوە وەربگرن لە ڕێگەی هەژماری بانکی. وێڕای ئەمەش دەتوانن پارە بدەن و پاراوار بگرن و بە قەرز وەربگرن لەلایەن ئەو بانکەوە. هاوڵاتیان دەتوانن لێی سوودمەند بن پشتیوانیش بە خوددا هەنگاوەکان بەردەوامن و پرۆسەکەش لە هەنگاوی بەردەوامدایە لە ماوەی لە دەستپێکی ساڵی داهاتوش هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستان خۆیان تۆمار کردووە لەو بانکانە، یعنی تا کۆتایی ئەم ساڵ کە ئەمەش دەگونجێت لەگەڵ بەنیشتمانیکردنی یاخۆ تەوتینکردنی موچەی فەرمانبەران و لەگەڵ هیچ ناکۆکریە لەگەڵ ئەو تەوتینەی کە لە پارێزگەکانی دیکەی عێراقەیە. هەروەک سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیاریدا کە پێویستە فەرمانبەران لە سەرانسەری عێراق ئەو بانکە بۆ خۆیان هەڵبژێرن کە خۆیان دەیانەوێت بۆ تەوتینکردنی موچەکانیان و بە هەمان میکانیزم واتە فەرمانبەران لە هەرێمی کوردستان مافی ئەوەیان هەیە ئەو بانکە هەڵبژێرن یاخۆت ئەو هەژمارە هەڵبژێرن لە هەر بانکێک کە خۆیان دەیانەوێت. باشە دکتۆرکردنەوەی هەژماری بانکی تایبەت بەخۆ. باشە دکتۆر فازڵ، ئەبێ بزانم بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی عێراقا بە بانکینکردنی موچە چ گرنگیەکێ بێ لەسەر ئابووری عێراق و لەسەر هەرێمی کوردستانیش؟ هاڵبەتە باڵێ لەسەر ئاستی عێراقی بە گشتی زۆر گرنگە. واتە یەکەم شت ئەو بابەتە دەبێت ڕاستە کە لە خزمەتی تاکی عێراقی و تاکی هەرێمی کوردستانە
بۆ ئەوەی هیچ کێشەیەکی نابێت لە وەرگرتنی موچەکەی بە شێوەیەکی دەستی کە جاربەجار تووشی کێشە دەبن و ڕێگەی پێدەدات کە مامەڵە بە هەموو ئەو میکانیزمانە بکات کە لە شێوەی ئەلکترۆنی لەگەڵ بانکەکاندا بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ وەرگرتنی موچە لە ڕێگەی دەستەوە ئەمەش کێشەکانی وەرگرتنی موچە بەدەست کەم دەکاتەوە وا دەمەوێت شتێکی دیکەش بۆی ئەم بابەتە زیاد بکەم ئەو پرۆژەیە زۆرێک لە کێشەکانی هەڵپەسێردرا و چارەسەر دەکات کە ڕوبەڕووی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەبنەوە. ئەمە پرۆژەیەکی ئەرێنیە پرۆژەیەکی نایابە لە زۆر لایەکەوە لە خزمەتی ئابووریش بە شێوەیەکی گشتی دەبێت لە ڕێگەی هۆشیاری فەرمانبەران بۆ تەندروستی وەرگرتنی موچەکانیان لە ڕێگەی ئەلکترۆنیەوە. بەڵێ دکتۆر فازل سەیرەفیش ڕۆڤەکاری ئابووری لە نەجەفەوە ڕاستەوخۆ لەگەڵمان بوو. سپاس بۆ بەڕێستان.